بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێ بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئەز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان بەهۆی ئاهەنگی لیستی نیشتیمان لە شاری کەرکووک و بەهۆی وتاری بەڕێز محەممەد جەلیل کاندیدی ژمارە سەی لیستی نیشتیمان لەسەر بەشی کۆمەڵی ئیسلامی کەمێک بەرنامەی دوانگەی خەڵک ئەمڕۆ دواکەوت. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەوەیە بۆچی دەسەڵات کاتی هەڵبژاردن ئاین بەکاردەهێنێت و لە کاتەکانی دیکەدا دژاتی دەکات وەکو دەبیندرێت لە هەرێمی کوردستان بووە بە کللتور لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا زۆربەی هێزولانە سیاسیەکان ئەوانەی کە هێزی چەپی شنواتە باوەڕیان بە حکمی ئاینی نیە کاندیدانێک ڕیز دەکەن کە کاندیدانی سەرپۆش بەسەرن وەروەها شیعار و باگراوندێکی ئاینی بۆ هەست و سۆزڕاکێشانی هاوڵاتیان زۆرجار لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەکاردێن و جۆرێک خوان نیشان دەدەن کە ئەوان لەگەڵ ئایندان بەڵام لە کاتەکانی دیکە و دوایەوەی کە زۆرینەیەکی پەرلەمانی یاخ و زۆرینەیەکی دەنگی هاوڵاتیانیان بەدەستێنا لە بۆنە و ئاهەنگەکاندا وەکو دەبیندرێت و وەبینراوە لە ساڵانی ڕابردوودا دژاتی ئاین و پرەنسیپ و بنەماکانی ئاین زۆرجار دەکرێت. پرسیاری ئەمڕۆی دوانگەی خەڵک ئەوەیە بۆچی دەسەڵات لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئاین بەکاردێنێت بەڵام لە کاتەکانی دیکەدا دژاتی دەکات. ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی پێیامەوە کە لە ژێرەوە دەردەچێت پەیوەندی بکەن و سەرنج و کۆمنتی خۆتان بخەنەڕوو. کاک شاخەوان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک شاخەوان فەرموو. زۆر سپاس بۆ ئەو تەوەری کاوتان بژار. زۆر سپاس کاک شاخەوان. بەڕێزن زۆر سپاس بۆ ئەو تەوەری هەڵتان بژار بۆ بەڕاستی ئەم زۆربەی لایەنەکان ئەم بەکاردێنن بۆ ئەو مەبەستا بۆ ئەوی بانگەشەی هەڵبژاردن بکەن خۆیان وا دەنێن کە حزبێکی موسڵمان و کە لەگەڵ گەڵدان بەڵام بە بێتەوانەوە لە کاتی تەواوبوونی هەڵبژاردنەکاندا هەر هیچ کەسێک باسی ئیسلام و ئەو شتانە ناکەن تەنها لە کاتی هەڵبژاردندا ئیسلام دەکەنە شتێک بۆ ئەوی کەوا خەڵک بنجام پێ بدەن. کاک شاخەوان بۆچی وەک هاوڵاتیەک تو ئەمە بۆچی دەژێڕیەوە؟ بەبێ بۆ دەجێڕمەوە کەوانە متمانیان بە خۆیان نییە متمانیان بە خۆیان نییە کەوا دەنگ بێنن دەیانێت لە پاڵ ئیسلامەوە لە پاڵ ئیسلامەوە کەوا دەنگ بۆ خۆیان زیاتر بکەن و دەنگەکانیان زیاد بکاتن. هاوڵاتیان بۆچی دەنگیان پێدەدەن؟ بۆچی هاوڵاتیان کردارەکانی پێشتریان بیر نامێنێت؟ بەتەکیید ئەوان هاوڵاتیان خۆتان زانێ ئێمە وڵاتێکی موسڵمانی هاوڵاتیان بانگەشەی ئەوە دەکەن کەوا ئەو حیزبانە حیزبی سەر بە ئیسلامن بەڵام بەداخەوە هیچ پەیوەندیشان بۆ ئەوە نییە و کە ئیسلام دەکەنە شتێک بۆ یکەن دەنگ کۆکەنەوە تەنها ئەمدە بن. ئەرکی هاوڵاتیان چییە لەم نێوەندەدا؟ هاوڵاتی دەبێ چی بکە بەرچاوڕۆشن بێ لەوەی کە بزانێ پێشتر کێ باگراوندێکی ئاینی هەبووە کێ سەلیقەیەکی ئاینی هەبووە یاخود لە کاتی هەڵبژاردنەکاندا بە هەموو بانگەشەیەک باوەڕ بکات؟ بەتاکید دەبێ هاوڵاتیان زیاتر هۆشمەند و ئاگادار بن کەوا حیزبانەی بەوە کەوا لە کاتی هەڵبژاردنەکاندا دیایە بۆ ئەو دەکەن کەوا ئەمە حیزبێکی ئیسلامین و پەنا بەخوا و دەنگمان پێ بدەن و پەناوە ئەوانە تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردنە بۆ یەکە دەنگ کۆ بکەنەوە هیچی تر نییە و تەواو بە پێچەوانەوە کاتیەوە هیچ دەستورێکی پێکان نییەکەوە دەکەیان پابەندی دەستورەکانی ئیسلامی بێتن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک شاخەوان لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی تۆی بەڕێز. بەڕێزان دەمەوێت ئاماژە بەر لەوەی ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکان بکەم کێمان لەگەڵە؟ کاک محەممەد لەکوێوە؟ کاک محەممەد لە ژاراوە. کاک محەممەد فەرموو. تۆڕێکی جارت هەڵبژاردووە پێم خۆشە بە کەیفێمە من بەڕای من کردەوە شەرتە بەکردەوە بیسەلمێنی خەڵک بە احترافت پێ بکا کە خزمەتی خاک و وڵاتەکە دەکەی. ئێمە ڕەمزم پێ هیچ نییە ڕەمز ڕاستە دایدەنێن هەر یەکەوە هەر حیزبە و هەر ئەحزابە و ڕەمزێکی هەیە جێگەی شانازیە ڕەمزەکەش بەڵام ئەو ڕەمزە نا بەسە تۆ لە ناخدا ڕێزم بۆ جەناب تو بۆ بیسەران لە ناخدا ناخت تەواو نەبێ و بەڵام هەزار نەوها شتی نیشان دەی و شتی بریقەدارە من پێم هیچ نییە ئەو شتانە
کردەوە شەرتە بەکردەوە بیسەلمێنی کە خزمەتی خاڵک وڵات دەکەی وەگو توش مەجارەکانی دێش ئەو ململانەشم پێی نییە پێم باش نییە چونکە پێم وایە خەڵک وردە کراوەتەوە خەڵک لەوانەیە هەست بەشتی بکە ڕاستە خەڵکێکی مەسلحەتچی هەیە ئێستا زۆری لە موچە خۆران وە دەزانن موچەی دەسەڵاتە موچەی فڵان ئەم حیزبەیە ئەو حیزبەیە ئەو حیزبەیە نا کاکە مەها وڵاتی ئەو کوردستانەین خاکوڵاتی خۆمانە هەر کەسە و هەر ماڵە و هەر عایلە ملی بگریت باییدا ئەوەندەی موچەی تەسێداوە مادبوونی دیوە زۆرمان ناڕەحەتی دیوە بەڵام ئەوە دەبێتە هۆی نەزانی دەسەڵاتەکان کە بەم شێوەیە پڕۆپاگەندەی دەکەن چ دەفەرمووی تا جواب بدەمەوە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ژاراوە هاوڵاتێکی زۆر لەسەر هێڵی پەیوەندی وەستاون ببوورە لەوە زیاتر پرسیارێک نییە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک ساڵح لە پێنجوێنەوە لەگەڵمانە کاک ساڵح فەرموو. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا کاک ساڵح بەڕێستان سەرنج و تێبینیتان چییە لە سەر تەوەری بەرنامە فەرموون. خۆی لە ئەسلا ئەگەر لە شتەکە وردیتەوە ئەلەم کاتەیە کە دەسەڵات ئەوە بەکارێنی کە نووسیتە دەستماشەکە بەڕاستی من هەمووی بە کوردەکەی پێیان بڵم ناچمە مەسەلەی عەربی ئەوە دووڕوویە بۆچی ئەم دووڕوویە دەکەن خۆیان باشدان دووڕووی یعنی چی خۆ ئەگەر شتێک حەقیقەتێک خۆی لێلا نەدەن خۆیان نەزان دووڕووی یعنی چی بۆچی ئەم دووڕوویە دەکەن و هاوڵاتیان بۆچی هەست بەم جۆرە دووڕوویانە ناکەن هەست بەم جۆرە دووفاقیە ناکەن لەبەر ئەزان کە ئەم لە ڕێگەی دینی ئیسلامەوە لە ڕێگەی ئاینی ئیسلامەوە کە ئەزانین باشترین دینە و باشترین ڕێگایە و هەروەها سەریعترین دینە بۆ بڵاوبوونەوەی لە تەواوی جیهاندا بۆ ئەو ڕێگا بکارێن چونکە بەڕاستی من وەکو بیرخستنەوەیەک نەبوو کۆی خوانەقاس حەدیە لە ساعتی هاوڵاتیان بەڵام تەنها وەکو بیرخستنەوەیەک بە هاوڵاتیان بەڵام هاوڵاتی خۆشەویستی وڵاتەکەم عالم ڕۆژێرگەیە عالم ڕۆژەیە بەڕاستی ئەمە فرسەتێک و ڕەحمەتێکی خوای پەروەردگارە کە نابێتی هەموو تاکێکی ئینسان لەم وڵاتەیە لەو ڕۆژەیە ئەبێ بە حاکم جا ئەو هەموو زاڵم و خراپەکار و تاوانبار و بێتاوان و زۆم لێکرا و مەزڵمانە لە بەدن تا ئەواسن وەرە تۆش بینی خۆت و خوا ئەگەر مسلمانیت و ئەهلی دینیت وەرە خوا لە خۆت ڕازیکە و دەنگ بدە بەو پاکەکان دەنگ بدە بە دەست بە دەستێژەکان دەنگ بدە بەوانی کە تەنها یەک مسقالە زەڕە ئەلحەمدوللا شتی خراپیان لەجێ جێنەوەتەوە و ئەگەر مسلمانیش بیت وەرە تەنها ویژانی خۆت مرتاح کە لەو ڕۆژەیە ئەوانی کە زۆریان لێکراوە مافەکانە بۆ سێنەرە بۆی دەنگێت. کاک ساڵح ئەرکی هاوڵاتیان چییە لەم نێوەندەدا ئەرکی هاوڵاتی ئەوەیە کە باوەڕ بە ئەم بانگەشانە بکات کە لە کاتی هەڵبژارنەکاندا ئەنجام دەدرێت یاخود وەکو پێشتری ئاماژەت پێکرد سەیری ڕابردووی هێز و لانە سیاسیەکان کە خوێندنەوەیان چی بۆ دین بەڵێ فەرموو کاک ساڵح بەڵێ یعنی خۆی بدەوێنێت ئێستا هاوڵاتی إلا مەگەر لەگەر ڕێز و حرمەتەوە مەگەر خۆی لێ هەڵە بکات ئینا شتەکان بە ئاسانی دیارش دەکەن یعنی خۆ حقیقەتێکە ئەوە نەبێت من بەڵام ێستا بانگەشە بۆ ئەوە بکەم وانە من تەنها هاوڵاتیەکەم وەکو بیرخستنەوەیکیش حەدم نێت حەقی خەڵکم سپاس بۆ کاک ساڵح لە پێنجوێن سپاس پەیامەکەت گەیشت سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک دلۆڤان لە سلێمانی وە لەگەڵمانە کاک دلۆڤان فەرموو سڵاوی خوا لە بەڕێستان کاک دلۆڤان بەڕێزم ئەمە هەر بۆ کۆکردنەوەی دەنگە پارت و دەسەڵاتدارەکان کە کاتێکە بە هەمان شێوە ئەوش بۆ کۆکردنەوەی دەنگە کە لە دەسەڵاتان مامۆستانی ئاینی دەکوژێن دەنگیان کەسەکەن بە هەمان شێوەش مامۆستانی ئاینی و کەسانی ئاینی کاندی دەکەن بۆ پەرلەمان بۆ هەڵبژاردن تەنها کارەکەی دەسەڵات و مانەوەی خوانە لە دەسەڵاتەوە بەرژەوەندی حیزبیە زۆر باشە لە کاتێکدا مامۆستانی ئاینی لەلایەنە و دەسەڵاتەوە شەید دەکرێت وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد و دواتر مامۆستای ئاینی کاندید دەکرێت بۆ پەرلەمان لەم نێوەندەدا ئەرکی هاوڵاتی چییە هاوڵاتی نابێ هۆشیار بێ لەوەی کە کێ پێشتر دژاتی جۆرێک لە ئاین و ئاینزاکانی کردووە بۆچی دواتر هەمان کاراکتەرە ئاینیەکان کاندید دەکاتەوە هاوڵاتی ئەرکی چیە ئەرکیەوە نییە کە هۆشیار بێت بهێمان شێوەش ئەوش ئەرکی مامۆستانی ئاینەیە کە خەڵکی هۆشیار بکەنوانەکە لە زمەکاندا زۆرترین ڕێژەی خەڵک گویان لێگرێت تەنها لە میدیا زیاتریش گویان لێگرێت ئەرکی مامۆستانی ئاینیە خەڵکی هۆشیار کاتەوانێ من باوەڕم وایە هۆشیار من خەڵکیش کە من خۆم بێلایەنم بەس
بۆکەی کە لە ڕابردوودا لایەنەکان حیزبەکان خەڵکی بینیانن و سەردەم گۆڕاوە و ئەو ڕووداوانی کە لە 16 ئۆکتۆبر ئەوانەدا ڕویاندا خەڵکی کەم وا بەدەنگێن بەنەوەی نوێ و کۆمەڵی ئیسلامی لەم هەڵبژاردنەدا. سپاس بۆ کاک دلۆڤان لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. کاک حەسەن لە کەلارەوە لەگەڵمە. کاک حەسەن فەرموو. سڵاو بەڕێزم باشیت؟ سڵاو لە بەڕێستان کاک حەسەن. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە فەرموون. برام بەڕاستی من پێم وایە هەمیشە دەسەڵات ویستوێتی دین بەکار بێنێت بۆ ئامانجەکانی خۆی بۆ گەشتن بە دەسەڵاتی خۆی بۆ دەسەڵاتی کە تایەتی هەمیشە هەر دینی بەکارێنەوە. بەڵام من داوا لە مسلمانەکەم بەگشتی مسلمانان بەگشتی یعنی هیوادارم هەمیشە لەگەڵ بنەما و پرانسیپەکانی خۆیانە ڕاست بکەن و شارەزایی لە دینە پەیدا بکەن بۆی بتوانن یعنی شارەزایەکی وایە بێ کە بەو ینی بەهۆی ئەو چۆن بڵێم تێ نەکەون لە کاتێکا کە داوایان لێ دەکات هاوڵاتیان بۆچی باوەڕ دەکەن لە کاتی هەڵبژاردنەکاندا کە ئەوان مسلمانن خاوەنی مەبدەئی خۆیانن هاوڵاتیان بۆچی دەنگ بە حزبی ئەلمانیا بن بەگشتی یعنی نەکەن حزبی دەسەڵاتیش ئەوانش کە لە دەسەڵات نین بەڕاستی وایە کردووەکەوە بە شێوەی لە شێوەکان دینیان بەکارهێناوە. یعنی پێم وایە فەرقیانی ئەوانش کە ئەلمانین لە دەسەڵاتیش نین بەیانی بچنە دەسەڵاتەوە هەمان شێوەیە بۆیە ئەبێ وەکو مسلمانان ئەوان ئەوە لە بەرچاو بگرن کە وەکو مسلمانێک عەقیدە و مەبدەئی خۆیان بەبیر نەچێت. زۆر باشە. بەڵام هاوڵاتیان بۆچی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئەو پرەنسیب و بنەمانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد بیری دەچێتەوە و لە ڕێگەی هەست و سەوزەوە کاری تێدەکرێت مەگەر هاوڵاتی باگراوندی ئاینی هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان نازانێت؟ بەگشتی دیارە خەڵکێکی زۆر ئەوەی کە خوێنەوە زیاتر ئەوانە پێم وایە زانن بەڵام وەکو ئەوەی کە بڵێ شارەزایەکی ئەوتۆیان نییە کەوا لە دینە ئەوەی کە بنەمای سەرەکی و بنەمای ڕئیسین لە دینە کە نابێ لەبیان بچێت لە ڕووی عەقیدەوە کە بەیانی ئەو ئەچێتە پەرلەمانەوە ئەچێتە پەرلەمان و حکوومەتەوە بە زۆرینەی دەنگ کە زۆرینەی دەنگی ئەبێت ئەو کاتە لە کاری دەرچوونی هەر یاسایە کاکە ئەو کاتە ئەبێ ئەو کاتە لەو حاڵەتەیە جایەتی تۆکات بە شێوەی لە شێوەکان بەڵام بەداخەوانی مسلمانان ئەو شارەزاییان ئەو شارەزایەکی ئەو وهایان نییە کەوا ئەو بنەمایانی خۆیان لەبیر نەچێت. بەڵام سپاس بۆ کاک حەسەن لە کەلارەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێزان لە کاتی هەڵبژاردنەکاندا هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پەنا بۆ ئاین دەبن و زۆر جار مامۆستانی ئاینی و مندیل بەسەرەکان ئەوانەی کە نوێنەراتی ئاین دەکەن دانهێنە پێشەوەی ڕیزی کاندیدەکانیان و کۆمەڵێک شیعاری ئاینی بەرز دەکەنەوە لە میدیاکانیانەوە ڕێزێکی تایبەت لە ئاین و ئاینجاکان دەگرن. بەڵام لە هەردوای هەڵبژاردنەکان و دوایەوەی کە دەسەڵات مسۆگەر بوو بۆ بەشێک لە لایەنە سیاسیەکان دواتر هەر لە هەمان میدیاوە بەشێک لە دەسەڵاتداران بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان دەکەونە وێزەی ئاین و دەکەونە دژاتی دین و دەکەونە دژاتی کردنی بنچینە و بنەماکانی ئاین وەکو لە 4 ساڵی ڕابردوودا ئەمامان بە چاوی خۆمان بینیوە. پرسیاری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکەوەی بۆچی هێز و لایەنە سیاسیەکان لە کاتی هەڵبژاردندا لەگەڵ ئاینین بەڵام دواتر دژاتی دەکەن. بەڵێ کێمان لەگەڵە باوکی عەبدولقادر لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی عەبدولقادر فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. الله بخير بن باوكي عبد القادر فرمو. برزم خلق دبي بخوي وشاري او بانگشانا كا جناب دريلو بانگشا خو باش دكنو خدا دبشو خو با اسلام و انساني بازانين خلق دبي بزانيتن لرابردو بيان ناسي چه باشا چه خرابه اصلا دوني لغدبي بمامستاي بريس نيدو قلت بفلاني بدن فلان باشا بس دقو اگه برات خراب بو بابت خراب بو برجيري مكا دبي خرق تيبقى بس نازم خرق خوينا خدا تيناقا نازم ما بس معاشكي اشتيشي هي دبري دبرستان كاكا دبي تيبقى لدر چيتي دا جهازك بيدري چه باشا چه خرابا مامساني آيني زور مامساي باشمانه بيدرين بس مامسا خود بيناري برو دق با فرانكسي بدا تبرين او مامسا حق دري لو خواي برزم.
باوکی عەبدولقادر ئەمە جۆرێک لە خۆڵکردنە چاوی هاوڵاتیان و خەڵکی سادە و ساویلکەنیە بۆی کە لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکاندا مامۆستایانی ئاینی زۆر جار بەکاربهێنرێت لەلایەن بەشێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە کە خەلفێتێکی ئاینیشیان نییە یاخود زۆر جاریش لەلایەن کارکتەرە سیاسیەکانی بەشێک لە هێزەکانەوە لە کۆڕ و سیمینارەکانەوە دژاتی خودی ئاین و بنچینەکانی دینیش دەکرێت و دواتر مامۆستایانی ئاینی و ئاین خودی خۆی زۆر جار بەکاردێنن. پێویستە هاوڵاتیان لەم حاڵەتانەدا چی بکەن و تا چەند هۆشیار بن؟ بەێ بەڕێزم ئەو جەنابەت دەفەرمی ئەو مامۆستایانە کەمن ئەوانەی کە حەد نارێن یان بەجێ دەسەڵاتێک بەجێشتێک دەکەن. مامۆستای باشەیە مامۆستای باشەیە لە هەولێر خاستن لە مینبەرەکان لە شاشەکان پێ دەرێن کاکە ڕێی باش دیارە خەڵک دەبی بە خۆت تێبگەی. ئەو مامۆستایانە چەند ساڵە بە خەڵک دەرێن خەڵک پێناگە هەر دەستەوە دەزانی چێ عەقا چێ ناعەقا بەڵام هەر دەنگەکەی پێ کاکە بەسە دەنگ بە حەق بدە بە ڕزگارمان بی لە دەست ئەو زولم و زۆرداریە بەڕاستی خەڵک دڵی پڕە هەتا کەینێ بە 20 سال من شارەزای تۆ نەبم شارەزای من نەبکەیم و شارەزایە بەڕێزەکەم. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە کە هاوڵاتیان دوایەوەی کە بەرچاویشان ڕوونەکەچی دەنگ بە هەندێک هێزولان دەدەن بەڵام لە کاتێکدا پێشتریش ناسیویانن کە ئەم هێزولانە چیان لە هەمبانەدایە؟ بڕێزم هەندێک خەڵک وایە ئەگەر بچیتن دەنگ بدە لە بێساوی خۆی پیشان بدە عەلەساس نەخۆت ئێستەچی لۆ بکە یان هاوکاریەشی بکاتن یان برسیبی لەوەی دەترسێ نازانی خوا ڕزق دەدا ئەتوو دەبی بەس چاوەڕێی خوداکەی خوا ڕزقت دەدا شایەتیش بە ناحەق مەدە شایەتی بە ناحەق گوناحە خەڵکی کوردستان نازانی ئەوە شایەتیە زۆری نازانی نیوەی نازانی ئەگەر بزانی شایەتیە شتێکی گەورەیە غەڵەت ناکات دەنگ بە حەق دەدا. بەڵێ سپاس بۆ باوکی عەبدولقادر لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڵێ کێمان لەگەڵە؟ بەڵێ بەڕێزان دیارە کە لە کاتی هەڵبژاردنەکاندا زۆرجار بەشێک لە هێز و لە نەسیاسیەکان کارکتەرانێک بەکاردێنن بۆ سەر ساحەی سیاسی و لە بەرچاوی هاوڵاتیان بەکاریان دێنن لە کاتێک داوانە خەلفێتێکی ئاینی و باگراوندێکی ئاینیان هەیە بەڵام بەشێک لە کارکتەرە سیاسیەکانی بەشێک لە هێز و لە نەسیاسیەکان هەردوای هەڵبژاردنەکان لە کۆڕ و سیمینارەکاندا دەکەونە وێزەی خودی ئاین و ئاینزاکان و زۆر جار تیرۆرکردنی مامۆستایانی ئاینیشی لێ دەکەوێتەوە. بەڵام پرسیاری ئێمە ئەوەیە بۆچی دەسەڵات لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەم هەستی ئاینی و ئەم هەستی ئیمانی کە لە دڵی هاوڵاتیانە دەیەوێت بەکاری بهێنێت بۆ ڕاکێشانی هەست و سۆز و بۆ کۆکردنەوەی دەنگ بەڵام لە کاتی دوای هەڵبژاردنەکاندا ڕاستەوخۆ باوەڕی بە ئاین و بە بنەماکانی ئاین نامێنێتوە بە شایستەی حکومڕانی ڕەشیدی هاوڵاتیانی نازانێت. ئەمە تەوەری بەرنامەی دوانگەی خەڵکە. کۆمەڵێک کۆمنت هاتووە من حەز دەکەم ئاماژەیەک بە کۆمنتەکان بکەم کە گاراز دەڵێت چونکە دەیەوێت چەند دانگێ لە موسڵمان و خەڵکی پێ بخەڵەتێنێت تا دەنگیان پێ بدەن و بەجویان بکەن حتمەن سەریشی گرتووە ئێستاش ئیشی لەسەر دەکەن. باڵێکیمان لەگەڵە؟ کە عەبدوڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان. کاک عەبدوڕەحمان فەرموون. السلام علیکم. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵاه. یانی دەربارەی تەوەری بەرنامەکەتان کاک عەبدوڕەحمان فەرموون جوێن لە بەڕێستانە سەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە فەرموون. کاک عەبدوڕەحمان کە لە ڕێگەی مۆبایلەکە و گوێ لە من بگری سپاس دەکەم فەرموون. بەڵێ گیان دەربارەی ئەو تەوەرە بەرز گیان خۆی کە فەرموون بە هەندێک بەرگ و جلوبەرکەن بەسەر بەری خەڵکە بۆ چاوەسەرکردن ئەوە. کاک عەبدوڕەحمان لە ڕێگەی مۆبایلەکەوە گوێ لە من بگری وە قسەکان بکەی سپاس دەکەم بە ئەم جۆرە دەنگدانەوێت دروست دەبێت. بەڵێ باشە دەو کەسکە فەرموو بەردەوام بەڵێ مۆستا گەنجە مۆسایانی ئاینی الحەمدوللا زۆر زیرەکن زۆر دڵسۆزانە خەڵک تێگەێنن و ڕوونێکەنەوە کە
دەنگ بە حەق بن دەنگ بۆوانە بن کەوا بەگەڵ تارین دەنگ بۆوانە بن کەوا دڵسۆزن بۆ وڵاتەکە و میلەتەکە و فەقیر وەژار بەڵام ئەو کەسانە خۆیان تێ دەکەن کەوا بە هەندێ جلی و بەرگ ئەخڵەتیان ئەمە سەرپۆشتی بەسەر یان ئەمە جبەیەکی دەبەرەیە یان ئەمە ڕیشێکی هەیە خۆ دەیان جوولەکەش دەنان مەسیحی و یەزیدیش هەیە ڕیشتی جوانە و نورانیش دیارە بەڵام کردارەکەی نییە. بەڵە سپاس بۆ عەبدوڕەحمان لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک بەڵێن لە تەکیەوە لەگەڵمانە کاک بەڵێن فەرموو. هەموو کاتێکی باش کاک بەڵێن بەڕێستان سەرنجتان چییە لە سەر تەوەری بەرنامە فەرموون. زۆر سپاس دەخۆشی لە تەوەری بەرنامەکەتەکەم تەوەری جوانە بەڕاستی لەم ڕۆژانەیە پێویستێمە ببینین چۆن مەلا و مامۆستاکانمان لەسەر جادە چۆن شەقە خوۆن ئایا بۆ لە کاتی دەنگدانە خەڵکیان لەبیرە و مەلایان لەبیرە بوو دوای ئەوە فەنا بۆ دینە بن ئەی بۆ لە دوای دەنگدان کەسیان لەبیر نییە فەقیرێکیان لەبیر نییە باشە بۆچی زۆر دژایەتی ئیسلامەکەن ئەی باشە لە کاتێکە خێرخوازیمان هەیە چەند دەستگای خێرخوازی ئیسلامەکان بۆچی ئەوانە بنە بڕەکەن نازم تێ ناگەم لە حکومەت خۆشی پێی لە خۆی شێوانەوە بەداخەوە دین و حیزبایەتیان تێکەڵ کردووەوان بەداخەوەم بۆ حکومەت بەڕێستان هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە کاک بەڵێن بۆچی دەسەڵاتداران بە تایبەت بەشێک لەو هێزە سیاسیانەی کە باگراوندێکی ئاینیشیان نییە لەگەڵەوەی کە زۆر جار باوەڕیان بە حکمێکی ئیسلامیش نییە بەڵام کارکتەری ئاینی و مامۆستای ئاینی کاندی دەکەن و لە ڕیزی پێشەوەی کاندیدەکان عەرزی دەکەن و نیشانی خەڵکی دەدەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بەڕێستان ئەوە چۆن بڵێ هەڵخەڵەتانێکی میلەتە چیمکە کاریان پێ هەتا کاریان پێ بێ دەنگدان هەبێ یانەیە خەڵکی بێ ڕانکێشن لەڕێی مەلا و دینەوە کەوان هیچ بەهیچ شێوەیە بە تەوقیدی ئیسلام کار ناکەن ئەنی چۆن بڵێ خەڵخەڵەتانێکی خۆیان خەڵەتانی خەڵکەکەیە کە بێ دەنگەکەی بێدا بەڵام لەخوا بەزار بێ خەڵکی ئێستا زۆر لەو ئاسە بەرزترە کە بڕوا بە ئەو جۆرە کەسانە و ئەو جۆرە کەسانش کە ئەیکەنە پێشەوە بۆ دەنگدان و ئینشەڵڵا دەنگیشمان بۆیان نادێت. بەڵێ سپاس بۆ کاک بەڵێن لە تەکیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان. باوکی نەسرین لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو باوکی نەسرین. باوکی موسلیم لە هەولێرەوە باوکی موسلیم ببورن فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله باوکی موسلیم. باوکی موسلیم بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان بۆچی پێتان وە بۆچی بەشێک لە هێز و لانە سیاسیەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئاماوەسانی ئاینی و هەروەها جۆرێک لە هوا خۆیان نیشان دەدەن کە کەسانی زۆر پابند و ئافرەتانی سەرپۆش بەسەر کاندید دەکەن بەڵام لە کاتەکانی دیکە دژاتی ئاین دەکەن. بەخۆی لە حەقەتدا ملەتی کوردی موسڵمان سەفەتانەوەت و هەشتی ئاینی ئیسلامی هەڵبژاردووە ئەمە هۆکارە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا ئەم کاندیدانە ئەمە بە هەڵدەقۆزنەوە کە ملەتی کورد ملەتێکی عاتفیە عاتفی دین کاری تێ دەکا ئەمە هۆکارێکی سەرەکی دەبینم یانی بەڕاستی لە کاتەکانی غێری هەڵبژاردندا ئەوانە بێن کو دەڵێ حساب بۆ ئەم ئاینەی ئەم خەڵکە ناکەن بە حەقەتە بەڵام لە کاتی هەڵبژاردندا بێن ئەم هەڵدەقۆزنەوە و مامۆستانی ئاینی بانگ هێز دەکەن و ڕێزیان دەگرن و بە کاتەچی کە بۆ خۆیان ئیش و کاریان پێیان هەیە. ئەرکی هاوڵاتیان لەم نێوەندەدا چییە؟ هاوڵاتی دەبێ بەرچاو ڕۆشن بێت وە دەبێت چی بکە باوەڕ بە هەموو قسەی بکە لە کاتی هەڵبژاردنەکاندا؟ باقەتەن هاوڵاتی پێویستە هۆشیاری هەبێ و زانیاری ئەم خەڵکان هەبێ کە خۆیان کاندید کردووە ئایا لەسەر لیستەچینە یەک دووش ئایا ئەم کاندیدانە تەنها بۆ هەڵبژاردن خەڵکیان دەوێت یاوەتە بەڕاستی بە حەقەتن بۆ دین و بۆ دنیای خەڵکی خۆیان کاندید کردیە ئەمە حەقەتەن دەبی خەڵک هۆشیارتر بێتەوە دەنگ بۆ کەسانە بدەن کەوا دەستپاک و دەست بەدەستنوێژن لە کاتی هەڵبژاردن لە غێری هەڵبژاردن
دینی ئەم بەڵێ سپاس بۆ باوکی مسلیم لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. باوکی مەریەم لە کەلارەوە لەگەڵمانە. باوکی مەریەم فەرموون. باوکی مەڕوان لە کەلارەوە لەگەڵمانە. السلام عليكم. باوکی مەڕوان لە کەلارەوە لەگەڵمانە. ببوورە فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس. تەوەرەکە لە شوێنی خۆیەتی تەوەرێکی جوانە. ئیترە و کەسانەی کە لە سەرتاسەری ژیانیانە سەرکردەکانیان قایدەکانیان سەری بە مزگەوتان نەکردووە. ئێستا لەم بانگشتی هەڵبژاردنە دەچن چەند کەسێکی خۆفرۆش، چەند کەسێک ئەوانەی کە دینیان فرۆشتە، ئەوانەی کە بە دوای پول و پارە کەوتون، دوای ئەوانە ئەکەون ئەیان تێمە قسەیان بۆکەن کە گوایە ئەمە ڕێگایەکی حەقە و ئەمان لەسەر حەقن. بەڵێ. دوای ئەویشە چەند کەناڵێک هەیە لە تەمەنی ژیانیا یەک سوبحان ئەڵڵای نەکردووە، لە تەمەنی ژیانیا تەنێک لەو ڕۆژەوە کەناڵەکە دانراوە باسی خوا و باسی پێغەمبەری خوای نەکرد. ئێستا لەم کاتە فلیمێکی داناوە ئەلەساس ئەم فلیم باسی عەدالەتی ئیمامی عومەرەکە، باسی ئیمامی عومەرە کە ئێمە مسلمانین بە وەنێم هەڵبژاردنەوە فلیمێکی وای نەداوە. برای بەڕێزم، ئێمە پێویستمان بە فلیمی ئیمامی عومەر نییە، پێویستمان بە عەدالەتی ئیمامی عومەرە، پێویستمان بە ڕەوشتەکانی ئیمامی عومەرە، پێویستمان بە هەڵسوکەوتەکانی ئیمامی عومەرە، پێویستمان بە ئەخلاقی ئیمامی عومەرە، نەوەکو پێویستمان بە فلیمێکی هاکەزایی و خەڵک لەسەر شاشەکە دیبینێ ئەلەساس ئێمەش ئەمەینە، ئێمەش ڕوو لە خوای، ئێمەش تۆ سەرتاسەری ژیانت لەو ڕۆژۆ کە دروستی فلیمی ئەوەی خوا پێی ناخۆشە کە تۆ کردوتە. دوایشە مامۆستای گیان، مامۆستای ڕێزم هەیە بۆ چەند مامۆستایەکی بەڕێز لەسەر مینبەرەکان قسە ئەکەن ئەڵێن کاکە حزبایەتی مەکەن، بەدوای حزبایەتیان مەگەڕێن. ئەو کەسانەی کە حزبن دروست نییە، حزبایەتی دروست نییە. ئەی برای بەڕێزم، من لێراوە بە پێ ئەڵێم، لێراوە پێ ئەڵێم ئەی کاکە ئەگەر جەماعەتێک نەبێ، ئەگەر کۆڕێک نەبێ، ئەگەر کۆمەڵێک نەبێ هەڵسێت ئەم بەرنامەی خوا بڵاو کاتەوە، ئەی کێ بیکات؟ ئەی کێ هەڵسێت کەناڵێک دابنا، کەناڵێکە شایستەیەوە بێکە خەڵک گوێی لێ بگرێ. ئەی کاکە تۆ کەسێکە نەیتە سەر دائیرەیەک، ئەگەر ئەخلاقی جوان نەبێت تۆ لێ بگرێ. بەڵێ سپاس بۆ باوکی مەڕوان لە کەلارەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. باوکی یاکار لە تەکیەوە لەگەڵمانە. باوکی یاکار فەرموون. ئەم کاتە باش براکەم. هەموو کاتێکتان باش. باوکی یاکار، بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامە؟ فەرموون. دەستخۆشی بەرنامەکە لێکم. بەڕاستی سەرنجی من لەسەر ئەوەیە ئەشیزە ئیلمانیانە خاصەتەن یەکێتی پارتی هەتا بۆیان بکرێت کەس ئەو کاتانە لەبیر ناچێت کە سوکاتیان بە مامۆستا کرد لە هەولێر، سۆخیان بە ڕشی مامۆستای ئاینیەوە نازانم ئێستا بەچی ڕوویەک ڕوویان دێ مامۆستای ئاینی بکەین لە پێشەم کاندی دیکە لەبەرەوەی خەڵک دەنگیان پێ بدات. زۆر سوورەیە بۆوان خەڵکیش ئەبێت لەمان دەرزوەرگرێ. کاکە 10 ساڵ ئەمان هەر خەریک گەندەرین، لە گەندەرەیە تێوە گلاون، کاکە هەتا پشتێنان تیا چۆن لە گەندەریە فەرمێمە موچەخۆرین، ساڵ تقریبی 15 موچەمان زیاتر لایەنە. ئەنجا بە ئەم مانگە بەو مانگە ئەبێت چاکە دێت بە درۆ بە دەمانەواگرن. کاکە ئەو خەڵکە بۆ ئاخر نابێ. بازارێکە سەر حیزبە ئیسلامیانە تاقیکەنەوە، بازارێکە دەسەکە دەم ئیسلامیانە دەن، با حیزبی تازە بێتە پێشەوە. ئەم دەموچەوە خەڵک بۆ لێ بێزار نابێ. ئێمە تێناگەین مامۆستای ئاینی گەڕاستت بێ عیشی ئەوە لێ بچێت لە بەغا دیفاع لە من کە با خەڵکێکی پسپۆر لە بواری قانونا بنێرنە بەغا. ئێمە مامۆستای ئاینی بەڕاستی ئەیانەیە و خەڵکە تێچەواشەکەن. هەتا من خۆ هەت شخصی خۆم هەتا بمێنم بن بەوانە نادەم، چونی ئەمەیان درۆ لەگەڵ ئێمەیە کرد، ئەمەیان درۆ لەگەڵ ئێمەیە کرد. بەیانی هاوتین درۆیەکە دوو بەیانێرەنی شەوا ڕاستیان کرد، یای هەر درۆکە لەگەڵ ئەو خەڵکەیە. ئەو خەڵکە بۆ دەرز لە مۆزعە وەرناگرێ. بەڕاستی ویان لەو خەڵکە کردووە لە ژیانی خۆشی ناومێت بووە، تەنها کەسمان دی کاکە خۆی کوشت. بەڵێ سپاس بۆ باوکی یاکار لە تەکیەوە. کاک کاروان لە سلێمانیەوە لەگەڵمان. کاک کاروان فەرموون. ئێوارە باش برای وەرزم. ئێوارەتان باش. کاک کاروان، بەڕێستان سەرنجتان چییە لە سەرتەوەری بەرنامە؟ فەرموون. زۆر سپاس. سەبار بە تەوەرەکەت من دەڵێم ئەبێت هاوڵاتی کاتت دەنگ دەدات یان دەنگ نادات ئەبێ هۆشیار بێت دەنگ بەشێ دەدات. ئایا ئەگەر جەنابتان
لایەنە سیاسەکانیان هەموو لایەنەکانی دیکە بڕان بە دیموکراسی هەبێ هەموو شتە قبول بکرێ ئایا بەیانی لایەنێکی سیاسی علمانی هەڵەسە مەلای کاندیدەکان من ئەوە دەستخۆشی دەکەم لەبەرەوەی کە بڕای بۆەوە هەیە ئەگەر پێچوانەکەی بە مەشتێکی گرفتێکی گەورەیە ئەوەی من تێبینیم کە گرروپ و شەخسی خۆم ئەوەی لایەنە ئیسلامیەکان بانگەشەی بە ناوی دینەوەکان لایەنە علمانەکان بۆ شێوە نایکەن بەداخەوە ئەوە تێ حیزبی ئیسلامیمان هەیە لە کوێرەمی کوردستانە هەرچێکیان پێچوانەیەک ئیشە خۆ دەدەن ئایا حیزبی ئیسلامیەکان توانای ئەوان هەبوو یەک بگرن و توانیانە هەبوو بانگەوازی ئاینی ئیسلام بە شێوەی کە ڕێگوپێ بگەن کاروان بەڕێستان وەکو وڵاتیەک گەریچێت لە من بێت مافی ئەوە بە لایەنە ئیسلامیەکان نادەن کە کاندیدێکی مامۆسای ئاینی یاخود ئافرەتێکی سەرپۆش بەسەریان کاندید کرد بێ لە کاتێکدا ئەوان خەلفێتێکی ئاینی و باگراوندێکی ئاینیان هەیە و بەڵێنیان بە خەڵکداوە بە جۆرێک لە جۆرەکان کە دەسەڵات بگەرنە دەست جۆرێک ئەگەر بە تەواوەتیش نەبێت بەڵام حکمێکی ئاینی باگراوندێکی ئاینی با حکم و دەسەڵاتیانەوە دیار بێت ئەگەر لایەنە ئیسلامیەکان کە باگراوندێکی ئیسلامیان هەیە گەر بێت و ئەوان مامۆسای ئاینی و ئافرەتی سەرپۆش بەسەر کاندید نەکەن دەبێت کەسانی سفور کاندید بکەن بۆ پەرلەمان ئەوە ئەگەرەوە ڕاو بۆ چوونی فکری خۆیان ئایا ئەو لایەنە سیاسێ ئەم کەسەت کاندید دەکات یان لایەنێکی ئیسلامی کەسێکی ئێمە کێشەکەمان لەسەر سەرپۆش و لەسەر نوێژکردنەوە شتانەمانێ ئێمە ئەمانەیە عدالەتێکی اجتماعیە بە تۆ سێریکە برای بەڕێزم سەیری ئەوروپاتە چونکە عدالەتێکی اجتماعی هەیە لێرە هیچ کێسە گرفتێکی نییە مامۆستا ناسرێن سوبحانی قسەیەکیە دەڵێت ئەگەر من چوومە ئەوروپا ئیسلامم بینی بەس مسلمانی نەبووە هاتمە وڵاتەکەی خۆم ئیسلام موجودە بەس مسلمانی پیانە خۆمە ئەگەر شیکردنەکەن بۆ قسەیە زۆر باشتر وازح لە ئێمە لەو قسەی بەڕێزە پێگەین بۆیە داواکەم لە لایەنە سیاسی ئیسلامیەکان زۆر بە ناوی دینەوە چاواشکاری نەکەن لەگەڵ ڕێزا ئەلبەتە هەمیان کاری جوانیان هەیە کاروان من حەز دەکەم بەڕێستان من لەو بینێدا تەنها پێشکەشکارێکم بەڵام حەز دەکەم بەشێک لەو چاواشەکاریانی کە لایەنە ئیسلامیەکان دەیکەن هاوڵاتیان لە دەمی بەڕێستانەوە جوان لەبێت فەرموو من ویشم بەو قسەی تاواکەم لایەنە ئیسلامیەکان کاری زۆر جوانیان کردووە کارێکیان کرد جێدەستیان دیارە سەبارەت بە بۆ نمونەکی بچووکەم تەلەڤیزیۆن بەرەزەکە جەنابێت لەسەری دانیشت و ڕای وەرەگری کۆمەلگەیەکی بەخشینی کرد پزیشکی بەخشینی کردێتەوە مۆخۆن چەندجار چارەسەر نێوکە ئەمە جێ دەستخۆشیە بەڵام ئێمە دین بەکار نەهێنین دین یعنی دین شتێکی ڕەبتە بە بینی نێوان چاک و خوای گەورەوە ئێمە هەر کەسە لایەنی ئیسلامی بە لایەنی علمانی بێت دین بەکار دێنە بە شتێکی باشی نازانم بۆ هیوای سەرکەوتن بۆ جەنابتانم بەکار دەبرێت سپاس بۆ کاروان سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان لە سلێمانیەوە دایکی سەرکەوت لە هەولێرەوە لەگەڵمان دایکی سەرکەوت فەرموو دایکی سەرکەوت کە لەگەڵمانی فەرموو بەڕێستان سەرنج و تێبینیەکانتان چیە لەسەر عەلەیکم سەلام وەڕەحمەت الله دایکی سەرکەوت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێ لە من بگری سپاس دەکەم فەرموو قسەکانت چیتانەیە لەسەر تەوەری بەرنامە دەستخۆشی بەرنامە لێ دەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕاستی ئەو کەسانە هەر خەڵەتاون ینی دەنگ و غەندی خۆیان نازانن زۆر باش ینی وڵاتیان دەنگ بە لستی 104 بدەن دایکی سەرکەوت بۆچی داوا لە هاوڵاتیان دەکەی کە دەنگ بە لیستی 104 بدەن لەبەر ئەوەی خۆ دیارە ینی دەنگ و ڕەنگەکە دیارە پیاوی مەردی دیارە بەڕاستی یعنی ئەوانەی کە بە ناوی ئاینی خۆیان هەڵبژاردووە بە ناوی ئاینی لەسەر لستی ئەلمانی خۆیان هەڵبژاردووە بەڕاستی ئەوڵەتە زۆر یعنی شرم با لە خۆیان بکەنەوە بە ناوی ئاینی بە ناوی لەسەر لستی ئەلمانی زۆر زۆر غەڵەتە و دەستخۆشیتان لێ دەکەمەوە سوپاستان دەکەم و داوا لەو هاوڵاتیە بە ڕێزانت دەکەم داوا لەو خەڵکە بە ڕێزەت دەکەم بەڕاستی 104 دەنگ بدەن و دەنجی حەق و ڕاستی دایکی سەرکەوت لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاگاتا لە سلێمانیەوە لەگەڵمانە کاگاتا فەرموون سلام علیکم برایگیان عەلەیکم سەلام وەڕەحمەت الله کاگاتا دەستخۆشی بەرنامەکە ولاکەم زۆر سپاس بۆ بەڕێستان وڵای بەڕازم پێشتر یەک ڕەخنا لە ئینەکانە گرم وەکو
هیوادارم لە ئەنگرەکانی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی نەچنەوە بەرنامەی ڕووداوی سەر پێشەوە سەر بەرنامەیەکمان مامۆستا سەلیم شوشکەی دێ بوو تەنانەت چەناشتنی شۆ بەرامبەر کۆمەڵی ئیسلامی بەکارهێنین و هیوادارم کاندیدەکانی بە هیچ شێوەیەک لە ئەنگرانی کۆمەڵ بۆ ڕووداو نەدەن. کاک ئاتا لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە بەڕێستان؟ بۆچی هەندێک لانی سیاسی کەساتی ئیسلامی و کەساتیە کە باگراوندێکی ئاینیان هەیە بەکاردێن لە کاتی بانگەشی هەڵبژارنەکان و کاتەکانی دیکەش لە کۆڕ و سیمینارەکانەوە باوەڕیان بە پرەنسیپ و بنەماکانی ئاینیەوە لە بنچینەکانی دین زۆر جار دەدەن؟ والله بەڕێزم چیە بەس بۆ دەنگکۆکردنەوە بەس بۆ گەوجاندنی خەڵکە بەس بۆ هینی گەوجاندن و خوڕقاندنی خەڵکە حەسان کابرا ئیمانی بە دین نییە دین موسڵمان نییە ئەسڵان دژی دینی ئیسلامە بەس دژی دینی ئیسلامە ئیمانی بە دین نییە لە کاتی هەڵبژاردنە هەرێتەوە کۆمەڵی دەم کۆکاتەوە کۆمەڵە مەلای ڕێزمەیە کۆمەڵە خەڵکی گوێلێنێ بەس بۆ کۆکردنەوەی دەنگە سۆجارە نییە لە کەسەکەژەوە بچێتەوە شوێنیشەوە ئیتر خۆخۆتە زانی ئەو فێڵ لە خۆی شانەکە نۆرەیە مەلایەکی دامەوە بنێرنە پەرلەمانەوە بەڵام دەستخۆشیتان لێکەم و یوای سەرکەوتن بۆ لێستی سەوچاری کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ کاگاتا لە سلێمانیەوە. کاک دانیار لە تێوەڵەوە لەگەڵمانە. کاک دانیار فەرموو. هەموو کاتێکت باش کاک دانیار. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم تەوەری زۆر سپاس بۆ بەڕێستان. من ئەوە ئەڵێم کە بینەران و دەنگدەران لەم هەڵبژاردنەیە ئەویان بیر بێ کە سوکایەتێک ڕابردوو کرا بە مەلا بیریان بێ کە چۆن چرەغنرا بە ڕیشی مەلاو لەناو مزگەوتان چۆن ئاسایش هەڵی کوتایە سەر قورئان خوێن و کاتێک کە مامۆستا خەریکی وتادان بوو ئەویان بیر بێ بیریان بێ کە لەلایەن دەسەڵاتەوە بەیاننامەیان بۆ مەلاکان هەنار ئەبێ ئێوە ئەوە بڵێنەوە ئەبێ ئێوە هەر ئاخیر بەیاننامە و کە من ئاگادار و مامۆستاکان لەسەر میبەرەوە باسییان کرد بەیاننامە بواتۆ کە دەستخۆشی لە حکوومەت بکەین تۆزێک مەعاشی زیاو کردووە ینی بەس ئەویان بیر بێ کە سوکایەتێک بە مامۆستای ئاینی و ئەوە کراوە بیریان لەوە نەبێ کە ئەمە مامۆستایەکی کاندید کردووە مامۆستایەکی ڕیشی تۆزێک هەیە و کابراێک لەوانش لەناو مجتەمع تۆزێک ئەوە بێ ناسراوێ بەڵام دوایی کە بینی سەرکوتیەکە دڵنیا بەلەوەی کە ئەو بەرنامە ئیسلامی کە بێت و مامۆستایە جێبەجێ ناکە ینی ناهێڵت جێبەجێ بکە ئەگەر پێشی بێ زۆر مامۆستامان بینیەوە کە علمێکی زۆری پێ و بەڵام وەکو خۆی ناڵ بیگێنێت ناڵ ئەبێ لەسەری فەرزەکە لەسەر شانوباری دەسەڵات دەڵوە مامۆستامان بینی لەم ماوەی پێشوا لەسەر تەلەڤیزیۆن ئەوەی چۆن ئەبێ خۆپشاندان بکەن چۆن ئەبێ داوای حەقی خۆتان بکەن ئەوە هەموو کەزەوەی بینی لەبەرەوە دڵنیام خەڵکیش ئێستا زۆر وشار بۆتەوە ئەزانن کێ هەڵەبژێرن ئەزانن چ کەسایەتێک هەڵەبژێرن ئەزانن پیاوی مرد لەکوایە ئەزانن کە حەق بێژ لەکوایە ینی بۆیان ڕوو بوویەوە دڵنیام لەوەی کە لەم هەڵبژاردنەیە بەلایەنە ئیسلامیەکانیشەوە دەرکەوت کە چ لایەنێکی ئیسلامی لەناو مجتەمەعی ئێمەیان حەق بێژە حەقەڵێ لەگەڵ حەقایە لەگەڵ ڕاستیایە ئینشەڵا سەرکەوتن بۆ ئێوە و دەستخۆشی. سپاس بۆ کاک دانیار لە تەوێڵەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. باوکی شاد لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی شاد فەرموو. سلام علیکم زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی شاد. سلامەتتان کاک. وەڵا براکەم من سەرنجێکم هەبوو بەعامەتەن گەشت لە ئیسلامیەکان ینی ئیسلام بەکاربێنن دین بەکاربێنن بۆ بانگەشەی خۆیان بۆ ئیشی سیاسی خۆیان چونکە ئەوان پێشەوەی بابەتە سیاسیەکان ینی ئیشیان بێ بابەتە دینیەکان ئیشیانەوە ئیش بۆ شتە دینیەکان دەکەن تا شتە سیاسیەکان بەڵام دوو ڕەخنەت هەیەیان یەکەمینیان من ئەو ڕۆژێم لێ بوو ینی بەڕێز دەستبستی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بوو کاکاژینی ناوە دەیگوت ئێمەدا یەک لە قەناتەکان دەیگوت ئێمە مفرداتی ئیسلامی مفرداتی دینی بەکار نایەنین لە بانگەشەدا کەسی ڕاستیە و پێچەوانەیە ڕاست نییە هەموو حزب ئیسلامیەکان بەعامەتەن ئەو خودداناویشتان باسی دەکەن عەلمانیەکان مفرداتی دینی ئیسلامی بەکاربێنن سزاین گۆزا بە تایبەتیان گۆشت کوردستان تەشریعات. ڕەخنەی دووەم ئەوەیە ئەگەر دینتان هەر بەکاردێناوە تەبیعیشتە دین بەکاربێنن بۆ نەتوانین کردەریەک بۆ نەتوانین لەگەڵ ئیسلامیەکانی دیکە کە ئێستا یەکیان گوتووە حزبی ئیسلامیان پێکێنەوە و بەرەی ئیسلامی پێکاتوە و لیست ئیسلام خوازان پێکاتوە مەقصەدەکەتان دین بوو پێدەورەتە سیاسەکان بۆ لەگەڵ ئەوان ئێستانێت ئەو ساسە کەسی دیکە دەتوانین جاڕی دین لێ بدە دین بەکاربێنێ چونکە بەرەی ئیسلامی و بەرەی عەلمانی
بەرەی ئیسلامی خاوەنداریەتی دینی ئیسلامی دەکرد بەڵام ئەو ئێستاکە کە حکومەتەکان دین بەکاردێنن بەشێکی جەماعەتانی تێدایە چونکە ئێوە نەتانێش بەرەی ئیسلامی سوپاسەری دروست بێت ئەگەر دروست وایە ئەو بەرەی خاوەنداریەتی دین دەکرد کەس دەتوانی مەلاو دین بەکاردێنێت ئەو کاتە هەموو ئیسلامیەکان دەناو یەک جۆ بە یەک دروستدابوون بەڵام کەمتەرخەمی جەنابتیانی تێدایە ئیسلامی گروپی ئیسلامی ساکسازی و گەشا کەسیانەتی ئیسلامی ڕێکخراوە ئیسلامیەکان هەموویان کۆبوونەتەوە تەنها ئەنگۆی تێداکەمە ئەنگۆ ژوەرن دەبەر ئەوانەی ئیسلامیەکان بران ئەو کاتە سەرکەوتنەکی زۆر گەورە لە ڕاستی لە پێشترن لە خەڵکی بۆی خۆشتر دەوێتە ئەو باوکی شاد کاتی باشم پێدای باوکی شاد کاتی باشم پێدای من حەز دەکەم پرسیارێک لە بەڕێستان کەم کە لە سەرهێڵ مابیتەوە پێتان وایە کە بۆچی لە ئێستادا بەڕێستان کەسێکی تێگەیشتوو دیارن بەرەی ئیسلامی دروست دەکرێت لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردوودا بە کۆمەڵی ئیسلامیشەوە هەوڵێکی زۆر درا بۆ بەرەی ئیسلامی بەڵام هێزەکانی دیکە ڕازی نەبوون بۆ ئەم بەرەیە من كنت تسمع كنجي مثلا خلق راسنا ولا راسي وبعد استا كشفك بوتا واقع استا بركه درست راوا الله براسي بشداري تدا بكري باشا وهمو انسانيتنا متداري براسي مجد بصوزي خمانه اما خلشي ساده وعوامي برامج كيسان كان ما خوش من انتخابات باوکی شاد کە گوێ لە دەنگی من بێت لە ماوەکانی ڕابردوودا هەوڵێکی زۆر دراوە بۆ بەرەی ئیسلامی بەڵام بەشێکی دیکە من نامەوێت کە ئاماژەبەی هێزولانێکی سیاسی بکەم بە پێی ئەم معلوماتە و ئەو سابقەی کە من هەمە بەشێک لە هێزولانە سیاسەکانی دیکە ئامادە نەبوون بۆ دروستکردنی ئەم بەرەیە بەڵام لە ئێستادا کە هەندێک لە هێزەکان بە هێزە ئیسلامیەکانیشەوە لە پێگە و لە سنگ و قورسایی خۆیان دەترسن هەوڵی ئەوان داوە کە کۆمەڵی ئیسلامیش بخەنە ناو ئەم بەرەیەوە وەکو باز دەکرێت دیارە بەهۆی جیاوازی هەڵوێستی سیاسیان لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە من معلوماتم لەسەری هەبێت لەبەرەوەی کە هەڵوێستی سیاسی لە 4 ساڵی ڕابردوودا جیاواز بووە لە هێزولانەکانی دیکە داوای ئەوەی کردووە لە کۆبوونەوەکاندا کە هێزولانەکانی دیکەش مواقیفی سیاسیان وەکو مواقیفی سیاسی کۆمەڵی ئیسلامی بێ هەر چۆنێک بێ لانی کەم حەدی وەسەد جۆرێک لە مەوقیفی سیاسیان بگۆڕن و زیاتر بەلای هێزە ئەڵمانیەکاندا نەیشکێنەوە و ئەم جۆرە قبولکردنی لە 4 ساڵی ڕابردوودا کە قبوڵیان کردووە ئەوان لەمە دوا قبوڵی نەکەن دیارە لەسەر کۆمەڵێک شتی ئاوا کە پەیوەندی بە سیاست و استراتیژەتی سیاسەتی حزبەکان خودی خوانەوە هەیە بۆیە ڕازی نەبوون بەڵام ئەم جۆرە لیستەی ئێستا کە باز دەکرێت لیستی جاکردنەوەی بەرەی ئیسلامی لە بەرەی ئەڵمانی بەڕاستی ئەمە کۆمەڵێک پرسیاری زۆری لەسرە زۆر جار باستەوە دەکرێت کە لەگەڵەوەی کە بەرەی ئیسلامی دروستکراوە بەڵام مەوقیفی سیاسی و بەرژەوەندی سیاسی بەشێک لەو هێزە ئیسلامانەی کە بەشدارن لەم بەرەیەدا لە قازانجی لایەنێکی دەسەڵاتە بۆ یەکە کۆمەڵی ئیسلامیش بەشداری لەمەدا نەکردووە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان بەڕێزان باوکی شاد کۆتا پەیوەندی ئەمەڵخەیی بەرنامەی دوانگەی خەڵک بوو تا بەیگەیشتنەوە لە سبەی ئێوارە و لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم خواتان لەگەڵ